سڵاوتان نەبێت لە شار پرێسەوە یەکەواڵتان پێشکەشەکەم. دوای ئەوەی لاهور شێخ جەنگی ڕایگەیاند کە ئێستا هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە، ئەو بڕیارانەش کە لە دژی خۆی و هاوڕێکانی دراون نایاساییە لە بەرامبەردا ئەندامێکی ئەنجومەنی سەکردایەتی یەکێتی وەڵامی دایەوە وتی دۆسیەی لاهور شێخ جەنگی لای حیزبەکەی کۆتایی پێهاتووە و داخراوە. دوای ئەوەی دوێنێ لاهور شێخ جەنگی سەردانی سێمین پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبی کرد و ڕایگەیاند کە نەبووەتەوە بە کەسێکی ئاسایی و هەر هاوسەرۆکی یەکێتیە، وتی بەرپرسیارەتیمان لەسەرشانە. لاهور شێخ جەنگی وتیشی وای لێ هاتووە لەم وڵاتە خەریکە سیاسەت قێزەون دەبێت، ئەم هەموو لاو و گەنجە لە دەست ئێمەی سیاسی هەڵدێت و بۆ سیاسەکانی بەجێ دەهێڵێت. وتیشی هەمیشە لەگەڵ ئەوە بووم بەرەیەکی نیشتیمانی دروست بکرێت، ئەگەر یەکێتیش دەیەوێت بەردەوامی بە سیاسەتکردن بدات دەبێت بێتەوە ئەو بەرەیە. لەبارەی چوونە دەرەوەی لە یەکێتی ڕەتی کردەوە لە یەکێتی بچێتە دەرەوە و دەژڵێت هیچ بیر و بۆچوونێکی وام نییە بچمە دەرەوە، چونکە ئێستاش خۆم بە خاوەنی یەکێتی دەزانم و یەکێتی لە دڵ و دەروونمدایە، بەڵام ئەوە کەوتوتەوە سەر یەکێتی منی دەوێت یان نا. بەڵام بڕیارم داوە لە هەر شوێنێک بم لە بەرەی گەل بم و ڕوبەڕووی ئەو گەندەڵکارانە ببمەوە کە 30 ساڵە خوێنی میلەت دەمژن. من تا ئێستا هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانم، بەڵام زۆر خۆش ئاسایش بیێزانی من 20 ساڵە زۆر هیلاک بم، بەڵام بەرپرسیارەتیمان لەسەر شارە بەدڵنیایە ناتوانین وەکو کەسێکی ئاسایی بژین، بەڵام من تاوەکو ئێستا هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانم. لە بەرامبەریشدا ئەسران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند مەلەفی پەیوەندیدار بە لاهور شێخ جەنگی و هاوڕێکانی یەکلایی بۆتەوە و لای یەکێتی مەلەفێکی داخراوە و کۆتایی پێهاتووە. یەکێتی ناگەڕێتەوە بۆ دواوە. ستران عەبدوڵڵا دەژڵێت کۆبوونەوەکەی باڤڵ تاڵەبانی لەگەڵ مەسعود بارزانی ساغی کردەوە کە ئێستا مەرجعی یەکێتی نیشتیمانی دەباشانە و باڤڵ تاڵەبانی سەرۆکایەتی دەکات. مەرجعی پارتیش ڕوونە کە مەسعود بارزانیە. سڵاوتان نەبێت لە شار پرێسەوە یەکەواڵتان پێشکەشەکەم. دوای ئەوەی لاهور شێخ جەنگی ڕایگەیاند کە ئێستا هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە، ئەو بڕیارانەش کە لە دژی خۆی و هاوڕێکانی دراون نایاساییە لە بەرامبەردا ئەندامێکی ئەنجومەنی سەکردایەتی یەکێتی وەڵامی دایەوە وتی دۆسیەی لاهور شێخ جەنگی لای حیزبەکەی کۆتایی پێهاتووە و داخراوە. دوای ئەوەی دوێنێ لاهور شێخ جەنگی سەردانی سێمین پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێبی کرد و ڕایگەیاند کە نەبووەتەوە بە کەسێکی ئاسایی و هەر هاوسەرۆکی یەکێتیە، وتی بەرپرسیارەتیمان لەسەرشانە. لاهور شێخ جەنگی وتیشی وای لێ هاتووە لەم وڵاتە خەریکە سیاسەت قێزەون دەبێت، ئەم هەموو لاو و گەنجە لە دەست ئێمەی سیاسی هەڵدێت و بۆ سیاسەکانی بەجێ دەهێڵێت. وتیشی هەمیشە لەگەڵ ئەوە بووم بەرەیەکی نیشتیمانی دروست بکرێت، ئەگەر یەکێتیش دەیەوێت بەردەوامی بە سیاسەتکردن بدات دەبێت بێتەوە ئەو بەرەیە. لەبارەی چوونە دەرەوەی لە یەکێتی ڕەتی کردەوە لە یەکێتی بچێتە دەرەوە و دەژڵێت هیچ بیر و بۆچوونێکی وام نییە بچمە دەرەوە، چونکە ئێستاش خۆم بە خاوەنی یەکێتی دەزانم و یەکێتی لە دڵ و دەروونمدایە، بەڵام ئەوە کەوتوتەوە سەر یەکێتی منی دەوێت یان نا. بەڵام بڕیارم داوە لە هەر شوێنێک بم لە بەرەی گەل بم و ڕوبەڕووی ئەو گەندەڵکارانە ببمەوە کە 30 ساڵە خوێنی میلەت دەمژن. من تا ئێستا هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانم، بەڵام زۆر خۆش ئاسایش بیێزانی من 20 ساڵە زۆر هیلاک بم، بەڵام بەرپرسیارەتیمان لەسەر شارە بەدڵنیایە ناتوانین وەکو کەسێکی ئاسایی بژین، بەڵام من تاوەکو ئێستا هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانم. لە بەرامبەریشدا ئەسران عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند مەلەفی پەیوەندیدار بە لاهور شێخ جەنگی و هاوڕێکانی یەکلایی بۆتەوە و لای یەکێتی مەلەفێکی داخراوە و کۆتایی پێهاتووە. یەکێتی ناگەڕێتەوە بۆ دواوە. ستران عەبدوڵڵا دەژڵێت کۆبوونەوەکەی باڤڵ تاڵەبانی لەگەڵ مەسعود بارزانی ساغی کردەوە کە ئێستا مەرجعی یەکێتی نیشتیمانی دەباشانە و باڤڵ تاڵەبانی سەرۆکایەتی دەکات. مەرجعی پارتیش ڕوونە کە مەسعود بارزانیە.